بێگومان خۆتان دەزانن دەمێک بوو قسەی ئەوە هەبوو کە کۆنگرە بکرێ کۆنگرەیەک لە غایبی جەنابی مام جەلال و ئەو کۆنگرەیە خەڵک بە جەماوەری یەکێتی و خەڵکی کوردستانیش بەگشتی بە ئومێدەوە دەیان ڕوانیە کۆنگرە و سەرخستن و یان سەرکەوتنی ئەو کۆنگرە خۆش بەختانە دوای ماوەیەک هەچەند دواخرا بەڵام چەند دواخستنێکە بوو بەڵام 2000 کۆنگرە توانی بە سەرکەوتووی ببەسترێت ئەو کۆنگرەیە ئومێد و هیوای گەڕاوە دڵی جەماوەری یەکێتی و خەڵکی کوردستان بەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان دروشمی نوێبوونەوە دروشمی بەخۆداچوونەوە دروشمی دانانی پلان و بەرنامەی نوێ بۆ خزمەتی خەڵک بۆ ئەوەی کە بە هەموو کەموکڕیەکان دابێتەوە پلانی باشێ بێ بۆ ئایندە بۆیە من زۆر گەشتبینم لەو سەرکردایەتی نوێیە لە سەرۆکایەتی یەکێتی لە دەستەی کارژێر و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و مەڵبەند و ئۆرگانەکان و هەموو بۆردەکان کە دەتوانین ئینشاءڵڵا بە پشتیوانی هەموو جەماوەر و کادیر و دڵسۆزانمان ئەوە بکەین کە یەکێتیەکان و جانی پیرۆزی مام و شەهیدانمان لێمان داوا دەکەن. لە نێوان کۆنگرەی 3 بۆ 4 بیرۆکەی جیاجیال لەلایەن خەڵکی دڵسۆز و تێکۆشەر و کادیرەکانی خۆمان چ بە شەوەرجیشەکانی مەڵبەندەکان چ خەڵکی پسپۆڕ و شارەزا لە بواری وەرزش ئەو دکتۆر و مامۆستا و پسپۆرانەی کە هەندیان چ وەرزشوانە دێرینەکان بیرۆکەیەک دروست بوو کە پێویستە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو یەک کەمین لایانی سیاسی لە هەرێم و لە عێراق بێت بیر لەوە بکاتەوە بۆردێک یان مەکتەبێک بەناوی بۆردی وەرزش یان وەرزش و لاوان بکاتەوە بۆی کە هەموو بوارەکانی وەرزش لەم دەستی ئەم برادر و ئەو برادر کە ناچار بووە پەرد ببێ یان لە پەرتەوازەی دەرباسکە لە ژێر یەک چەتر کۆیان بکاتەوە کە پێی دەگوترێ بۆردی وەرزشیان ئەو بۆردا ببێت چەتری کۆکەرەوەی هەموو بوارەکانی وەرزش ئەو بوو کۆنگرە بڕیاریدا بۆردەکە بێ بەناوی بۆردی وەرزش و لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و چەندین کۆبوونەوەی دوای ئەنجومەنی دەستپێکردنی دانیشتەکانی ئەنجومەنی سەرکردایەتی قسە لەسەر پێڕەوەکە کرا گفتوگۆ لەسەر بەرگە بە بەرگەی پێڕەوە کرا بە پێی ئەو دەسەڵاتی کە کۆنگرە پێدا بووین ئەوە کرا کە پێویست بوو و لە ناویدا کۆنگرە بڕیاریدا و لە ناو سەرکردایەتیش بڕیادرا ئەو بۆردە بمێنیتەوە ئەو بۆردە بۆردێکە بۆ هەموو بوارەکانی وەرزش سیاسەتی یەکێتی لەباری وەرزش لە ڕێی ئەو بۆردەوە دەگەیەندرێ و لە هەموو بوارەکانی وەرزش پشتیوانی وەرزشوانان دەبێ و کار دەکا بۆ خزمەتی وەرزشوانان لە زاخەوە بۆ خانەقین بە ناوچەدا بڕاوەکان و هەموو ئەو شوێنانی کە پێویستە یەکێتی تێدا پشتیوانی وەرزش و وەرزشوانان بێ و هەموو بابەت و سیاسەت و هەر کارنامەیەکی وەرزشیش کە پێویست بێ بەوەی کە یەکێتی بێوێت تێدا کار بکە و پشتیوانی بکە لە ڕێی ئەو بۆردەوە قسەی لەسەر دەکرێت ئەو بۆردە سەر بە دەستەی کارجێڕی و بەڕێزان هاوسەرۆکان دەبێ بەڕێزانی دەستەی کارژێر بەڕێزانی هاوسەرۆک ڕاستەوخۆ پەیوەندیان بۆردەکە پەیوەندی لەگەڵیان دەبێ و ئەو بۆردە کار دەکا بۆەوەی کە لە هەموو ناوچەکاندا نوێنەرایەتی هەبێ لە مەڵبەندەکان نوێنەرایەتی هەبێ و گوێ لە هەموو داخوازی و داواکانی وەرزشوانان بگرێت و پشتیوانی دەرکەوتنی تواناکانی وەرزشوانان بێ لە هەموو بوارەکانی وەرزش نەک تایبەت بە یەک بوار ئەوجا ئێمە لە بەرنامەی کارنامەی کاری بۆردەکەشدا من خۆم کە باهیمەت و دڵسۆزی هەواڵان نووسیمانەتەوە و یەکێک بوو لە زووترین یەکێک لە یەکەمین کارنامەکان کە پێشکەشی ئەنجومەنی سەرکردایەتیمان کردە بۆ پەسەندکردن بەرنامەی ئەوەمان داناوە کە بست بە بستی کوردستان هەموو ناوچەکانی کوردستان بەسەر بکەینەوە بە پێچەوانەوە مەکتەبی بین ئەوان بێن سەردانمان کرد ئێمە دەچین سەردانی نادیەکان تیپەکان گەڕەکەکان دێیەکان لادەیەکان شارەدەیەکان و شارۆچکەکان دەکەین بە پێچەوانەی ئەوەی کە جاران ئەوان دەبوایە بێن ئێمە دەچینە خزمەتیان و لە چەند ڕۆژی ڕابردووەکو جەنابیشت باست کرد ئێمە دەستمان بۆ کار و چالاکیان نەکردووە بۆ گوێگرتن لە گەنج لە لاو لە هەموو چنی توێژەکانی وەرزشوان لە هەموو بوارەکانی وەرزشوان و گفتوگۆمان لەکردنەوە پێمان گوتون دەرگەی بۆرد لەسەر پشتە بەردەوام بۆ خزمەتی ئەوان بەردەوام دەبین و زۆر کەسیش تویستیانە بێن ئێمە خۆمان چوینە سەردانیان و خۆم هەوڵم داوە بسمە خزمەتیان و لە دوای یەکی شەش و لە مانگانی ئایندە و لە ساڵانی ئایندەشکە لە بەردەماندا ئێمە هەوڵدرین بۆرد بکەین بە پشتیوانی هەموو وەرزشوانان و هەموو توانایەکانی وەرزشوانان یەکێتی نیشتمانی کوردستان پێی بەوە برد کە پێویستە زیاتر بایەخ بە ڕۆڵی گەنج و لاوان بدرێ زیاتر بایەخ بە توانای وەرزشوانان بدرێ بۆیش ئەو بۆردە دروستکراوە و ئێمە شەوڵدرین هەموو تواناکانی خۆمان لە هەموو ناوچەکان لە هەموو شار و شارەدێ و شارۆچکەکان نەمایشکەین بۆ خزمەتی زیاتری تەواوی وەرزشوان و گەنج و لاوان.
پێم وایە یەکێک لەو پارتە سیاسانەی کە گەورەترین شۆڕشی ڕابڕایەتی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی مامجلال بوو لەگەڵ ئەو ستافە ئەو سەرکردایەتی بەهێز و جوانەی کە لەگەڵیدا بوون کە بەشێکیان هەڵقڵاوی ناو خوێندکار و لاو چین و توێژەکانی کۆمەلگای کوردی بوون دوجار لە ڕێی سەرخستنی یەکێتی و خەباتی ڕەوای گەلەکەمان سەریان نایەوە من لەو ساڵیادەدا درود بۆ گیانی پاچی جەنابی مامجلال کاک نیشتیوان و تەواوی شەهیدە تێکۆشەرەکانمان هەموو شۆڕژێڕەکانمان هەموو ئەو تێکۆشەران درێنین کە لە پێناو ڕزگاری نەتەوەکەمان لە پێناو گەلەکەماندا خەباتیان کرد بە هەموو لایەک دەڵێن یەکێتی ماڵە گەورەکەی هەمووانە یەکێتی ئەو ماڵە گەورەیە کە مامجلال و تێکۆشەرەکانمان بنیادنیێننا و هەوڵ دەدەین ئەوە بکەین کە لە ڕابردوودا ئەوان خەباتیان بۆ کرد و ئەو کەم و کوڕیانە نەهێڵین بۆ ئەو باشترین وەفا دەبێ بۆ تەواوی تێکۆشەران و جەنابی مامجلال کە بتوانین درێژە بە خەباتی ئەوان بدەین بە دەستنیشانکردنی کەم و کوڕەکان بە دانانی پلانی باش بۆ خزمەتی زیاتری هاو نیشتیمانیان و هاوڵاتیانی کوردستان و ئەمە گەورەترین وەفا دەبێت بۆ ئەو خەڵکە تێکۆشەرانەی کە لە زیندانەکان لە بەرەکانی جەنگ دژ بە داگیرکەران لە هەموو بوارەکانی دیکەی خەباتدا گیانی خۆیان فیدای ئەو نیشتیمانە کرد و ڕۆژگارێک لە خەبات و تێکۆشان و قوربانیدان و تەنان لە کاتی سەرمەرگیشدا دروشمی سەرکەوتنیان دەگوتەوە دروشمی خزمەتی میلەتەکەیان دەگوتەوە تەنها وەفایە کەمە بیکەین ئەوەیە کە بین خزمەتی گەلەکەمان بکەین و پلانمان هەبێ بۆ باشکردنی گوزەرانی خەڵکی تێکۆشەری کوردستان و دروشمی جوانی خانۆقرەکانی مامجلال لە دروشمەوە بکەین بە کردار و بەکردەوە خزمەتی خۆ